لا هرجع كي بنفدم وحمودمي وباش من هدمي بيشكش كرنا بولتنا دم جمير ششاو دس بيكي دجي سارنوچا سعود الملا سكرتيري قشتية بارتيا ديمقراطية كردستان سوريا ججنا قرباني لتبايا قلي كرد لروجافاي كردستان بيروسكر شاندكا فتكسي سردانا كردستان شهيد لشكر روج لشاق كيكر أمريكا بيشنيارا دبركا دشفرين لسوريا دكي دوباره سلاف به هلکفته هاتنا ججنا قربانی پیروز سعود الملا سکرتیری گشتی پارتیا دموکراتا کردستان سوریا پیامک پیروزبایی بلاف کروته ده پیروزبایی لتبعیه گل کرد لروجافای کردستان لهر چهار پارچن کردستان کر سکرتیری گشتی پارتیا دموکراتا کردستان سوریا به هلکفته هاتنا ججنا قربانی پیروزبایی گرم آراسته پیشمرگه و مالبات شهیدان کردن روجافای کردستان کوجان خوش بوی آزادی و سرفرازی کرنا فیداو تبعیه شهیدان بزاف رزگاری خوازه گل کرد کر هروها سکرتیری گشتی پارتیا دموکراتا کردستان سوریا پیروزبایی لتبعیه سر کرده و اندام والی گرن پارتیا دموکراتا کردستان سوریا و تبعیه گل کرد لروجافای کردستان کر و هیوی خواست کو روشا ملت کرد لهر چهار پارچن کردستان و به تایبەتی لروجافای کردستان برف آرامیه و خوشیه ببچه ججنا قربانی ببه سدما بلافونا تبعیه نبرا حمو آلین کردی ده لروجافای کردستان و پێنگابان ji بۆ یەکڕێزیان ناومالە کوردی بابێژن. وڵاتیان ڕۆژاوای کوردستان سەردانە ئۆفیسە پارتیا دەموکراتا کوردستان سووریا لە کامپا دۆمیز دەکەن ئەوژی بمەبەستە پیرۆزباییە جەژنا قوربانێ. نووسینگەها خۆلوێدێدانی بڕاستیش بۆ خەتێ وڵاتی مەژی قەساوێ نووسینگەها نێتکێ ئەمژی خلالێ وانارە ئەم هەر کورد پەروەرێکی دنیای دەهەیە ئەم جەژناوانە پیرۆز دکن ئەم هەموو هەڤال ولانگەری پارتیەما ئیل هەردەری یە وڵاتی کورد کوژە دەوری هەیە ئەم پیرۆز دکن بڕاستیژی ئەم جەژنا وڵاتی خۆ گۆڕۆژاوای کوردستاندا ئیرۆ هەموو ئاسەنگیت پێشاوا دەهەنا نەتیجە سیاساتین غەڵەت سیاساتین گۆ خەڵک چێت کێ سیاساتنی گۆ لێ دەری هەنە کورد هەنە بزمانی کوردی دشتەغلن واسەنگیات پێشاوادا چێ دکن ئەم جژناوە ئەم لێ دیژی ئەم پیرۆستکن هەر کوردێکی دەوەرێکی ئەم جژناوە پیرۆستکن مانیێر وێ دێمە جژنا خوانی وێدرێ ji بۆ خاطێ ئەم لێ دێ تەبدە جژنا هەفتوو پیرۆز دکن وێ نووسینگەهان هەیە و ئەم جژنا هەر کەسێکی ئەم پیرۆز دکن لێ عەردەهانێ لێ دەڤەرە هەنێ کوژا گۆ دەوەری هەبێ پەنابەرێکی کوژا دەوەری هەبێ یە سووری بن یە کوردی بن یە کوژا دەوەرە هەبن ئەم جژنا ملەتی کورد لە هەر چهار پارچەی کوردستانی پیرۆز دکن و جژنا سەرۆک مەسعود بەرزانی پیرۆز دکم و جژنا پێشمەرگەی مەیە جمیعی پێشمەرگە پیرۆز دکم و ئەس چاوێەوە ماجدکم ئەدبێژمەوە سعاتاوە خۆش و ڕەحمەل دێبابێەوە هەبینامە بهەبیناوەیە بئزنا خودێ تەعالا ئەب جژنا هەنێ تالیا نەخۆشیە بێ و دەستپێکە خۆشیە بێ لەسەر سەرێ ملەتێ کوردە بێ و ئەم هێویدارن ساڵە وەرێ جژنامە ڕۆژاوا بێ مالا خۆ دەبکن وەرە لێ دێژی ئەف دەرجی وڵاتێمە لەبەریان بێژن نەبێژن مالەمە فەرسرە ئەف سەری هەشت ساڵانە هەر ڕۆژ ساڵ بساڵ جژنا گەلەی کورد ڕەوشاوە شابووناوە بەر بژێروا دەچێ بێگومان نیڤێ مڵەت ئیرۆ پەناربەرە چۆلاکێتیە چادرە خەیمەتە گوهێ گونداکێتیە وێ ئەس دەبێژم دەوێ ئەم بمینن بەرهێوی بەرگومان هەلبەت ڕۆژێ خۆشوێل پێشیامە بن جژنا گەلەی کورد جژنێک دیرۆکیە تایبەت ئەو جژنە بێگومان ئەمژی مسلمانن لێ مسلمانتیک وەک معتەدل دەوێ ئەم بکن یعنی ئەس باوەرم ئەنۆ گەلەی کوردەوەی سەر بکەوێ گەلێ کورد بهتر برێبازە برێخستنە وێ هەلبەت ئەv ڕێبازە هەب سەرۆکاتیا سەرۆک بەرزانی برێبازە مستەفا بەرزانی وێ سەر بکەوێ بە هەلکەتە جژنا قوربانیا پیرۆز جژنا
حمید جناب سروک برزانی پیروز کم مالبات برزانی پیروز کم پیشمرگت قهرمان اول سنگرا پیروز کم کو ام بخیراوا و آرامی خوشیده یه دجین جشن مالبات شهیدان پیروز کم کسب و کار و حوالی خو پیروز کم سرکرداتی پارتی دموکراتی کردستان سوریه کمپا دومیز و کردستان و روجاوای کردستانی جتوای پیروز کم همو کسب و کار و حوالی خو طیبتی دیکا خو یا روجاوای کردستانی مخازی من دویا از وی جشن ناف کسب و کار خو بس مخابن از ظروف کو ایرو ام ترى درباص بن ام نشان بچن حاضر بن بسبارات اف ججني دمن جوازي كهجفي ججني وجزني ديتير ججنا ملكم با بيروز اميد بينن ججنا كياب تشكيد خلق كيمي ترى روندك تشافي وافي سحاري دبارين اگري قلق اگري سياسي بن اگري جواكي بن اگري كومالاتي بن اگري ظروف بن يچكو الدوا او بيجن امل غريبيه دجن وسر هندي دجكو از حسناكم ايرو امل غريبي جن جبر بارچا كي دي كرساني او بارچه مي دايكا ام حسكن اوا دايكا ما منظنا عمل دواجين بس هر تو سحكي دا لابد انسان وغريبيه خو بحسل ولاته خو بحسل روزنامه شرق الاوسط را گهاند کوهن پاسپورت امریکی پشنیار پکینانا دورک دجفرین آزمانی و بجایل روجالات سوریه پیشکش کرنا هاتا راگهاندن گو پسپورن امریکی و ناوان دجی شانده نوش بو سوریه جیمز جیفری هن پیشنیار درباره سوریه پیشکش کرن تده پیکالینا دورکه دجفرینا اسمانی و بجایل روجالات سوریه پیشنیار کرنه لگوری گو روزنامه شرق الاوسط بلاف کریه گو پیشنیار هاتیه وکو ریگریه که لپیش وگرا تروریستین داعش جبو سوریه و ریگری لپیش ایرانه جبو آواکرنا هیکلکی لشکری و استخباراتی هردمی لسوریه هروها ریگرتن لپیش هزن ایرانی و چکدارن رژیم اسد گو درباسی روجالات سوریه ببن پشتیج ناف برنا داعشه هر لگوری مالپره گو او پیشنیار فرسکرنا ده ورکه دجفرین یا اسمانی و بجایی لباکور و روجالات فرات لگل هبونه که لشکری بچوک لسرزمینه گو بمینه جبو بجه کرنا بریارا انجمن اولهی یا جماره 2254 لخوا دگره. هروها پیشنیار امریکی فرسکرنا سزایان لدجی بانکن آلی گرن رژیم اسد و ایرانه هروها آلیکاریا حوالبندن خوال سوریه جبو دیتنا بازاره کنو جبو فروشتنا بترول و داهاتن چاندنیه لخوادگره. روزنامه نافبوری هروها دیار کریه گو پیشنیار امریکیانو گرینگیه ده ترکیه گو دبیجه پیویسه کار لگل ترکیه لباشار منبج و هندک دورن دنجی ورکرن لدجی برفره بونا روسی ده سوریه ده. هر لگوری زانیارین گو هاتنه بالاف کرن گو اگر هیا گو شورمند اولهیان توی یا امریکای جون بولتون ده جوینا خواه لگل هفشان خواه روسی نیکولای پاتروشیو لجنیف و که گفتگو بکه هر وحات گوتن گو دست نشان کرنا جیفری وکو شانده نوش بو سوریه ته جبو قلس کرن و کم کرنا رولا ایرانی ده سوریه ده هر وحا رگری لدوباره وگره داعش جبو دوره ولی تماشاوان نجاج بوی گوتوبیجی که بهتر لسر پیشنیار امریکای نوش بوی باکور سوریه کو اوجی اوکرنا دورک دجفرینا آزمانی و بجایی نهادر سكايفا ماموستا محمد اسماعيل بربرسي ريبابري بارتي بوليتبوريا بارتي ديمقراطية كردستان سوريا لقلمنا ماموستا محمد اسماعيل جاجناتا بيروزو دمباش اف بيشنياركو امريكا جبوي باكوري سوريا كري بناريناتا امريكا ويلسر جدي بيان جوكا بريارا امريكا دماكو جود كو وجه سوريا فاكشي وبشترا دمودس بوشمان بو جاي بريارا خا فاكشيا ود سوريا دما وقالوا امریکا حتی چرا ده که یه و پیشنیار بخیبوار جهبجه کرنه ده دستك اسلام ورز وحميد بيروزبايا جاجنا قربان الحمي ملات كردو نخاسم كارمندين اركي وحمي كردو كردستانيا وملات سوري بقشتي ام بيروز دكن قالك سباس ما مصطفى درباري في بابتاوا براستي امريكا سياستاوي قال كيت سوري دا نزل على تكليه قدنا بوتين وترامب داجي تشيبوي نقل كي حرتش زلالة قول ركفتنا هرد دولتين بسركاية وزلهيز أمريكا وروسيا تكليه ودانوستاندنا وحتانا نقل كي زلالة لي قولي لسر عرديت شتيتش دبن أمريكا أو بارقية قول شاكرين روجلات سوريا دا نا وقت شكل دير خلق يكي قو دركا بجبر قو تشتن
بنجهين شيكن تشتن أساس شيكن تشتن خرطاي بهيز عسكركي أمريكي باش هيا سلاحكي جران هيا بارجهن جهجرتي القلق دبرا قال المناطق ديركي تشيدانا يعني الرميلانا يعني الكبازي كيكانا يعني المشتنورة يعني المجمجة الرقة يعني هر جهة كيفان قالك بارجه خرطو بهيزو بنجهين أمريكانا تشكرنا شوازي وانا شوازي جو هيزكا جو درك زوزو أمريكا جفيدري لي أب بريارا نها أب مثلا قد فكرنا هيزن أسماني السر رجالات سوريا هذا جرى يعني تشتاع أول جيتي في يمكن أو وان تشتين جو قفن جو سر إيراني تشيدبن ونهل هيزن إيراني مجال هذا الفتوى طنقا بكت سوريا دا ميليشين سر إيراني و لسرانسر سوريا هر وصل دورا رجالات سوريا أبا ما بس سركة عاديجي جه خد سوريا دا خرد بك وبمينه ومسألة عثماني قلنا كسي ديج غيرها قيمانيان دولتي ياغو سروكاتيا أمريكا دك السربي رجالات سوريا كاران أنجام ده تي إشارة كرنج بو تركيا جنب كيف أفكار بحر تشتي لبي دبري بك قفن ديتل قهاي دفع قناغا بشترا أو قناغا جو سوريا تي در مسألة عسكري وميليشيات وسلشاكي واجد سواتين هالقرتن تين راكرن جو دس بروجيكي سياسي بدري سوريا دا جيبا جيكرنا بريارا ناف دولتي بيكرن أبيجي أمريكا ودفرا خو جهي جو تيدا خرد بكير تي فهم كرن يعني بالتالي بمن و تكليكي بين جنيف وأسيتانا دا شيء نا أسيتانا حمي لغود به ونامينه ونا جنيف جي نماي وتشتن جنيف وأسيتانا وتكليكي ناموات شيء بنا نا غوري برجوادية روسيا وأمريكا وهرد دولة الهفذا ما مستا محمد اسماعيل أساسي جنيف وأسيتانا بهفرا وتشتكي تكل نافادا سوي أساسي سوريا دا بيشكل باشا تي ما مستاكو اف بشنيارا امريكا بري ريكابتن لقال روسيا لسرات يكرن نا ريكابتن قال روسيا او روسيا خطي برفرهدا يعني تشتي سركه مساله اقتصادي امني مساله بارفكرنا برجواندي خد القلبان لا يعني دي سروان تشتا حتى ريكابتن لي سر تشتي تفصيليه بتشوف هنا أو نرى كفتنا هل يك الجوري درفته خازة حسطة خازة ده بكت خازة نهله يعني روسيا لسوريا ده جهجرتيا روسيا لسوريا ده دوار عسكري عزماني تاني ده ندوار وقوع لشكر وعسكر وخلق السر عردي روسيا دوار عثماني ده سوريا ده أمريكا دوار عردي ده سوريا ده هناك ميليشيات سر عردي كرنا دست إخوة هناك عسكري ويبخوة هي تخاز عثماني جي سر تمام بك يعني أمريكا قل رجالات سوريا بك هاتي بش حردو آلية السر عردي بروجيك سياسي جي طرح بك بشتفانيا هناك هزابك يعني إدارة كي سر كيف فتشيك وحماية عثماني جي قلنا هي لنتقالي جبرقو عثماني يرو دست روسيا تاني ده يعني روسيا بشكل كي عثماني سوريا ده نب واركي عسكري ولشكري السر عردي وميليشيات ومجموعات السر عردي بكار عثماني تاني كارتينه أمريكا واستكمال بك البرامبر روسيا قلنا هي روسيا حرتش تجي وقفك باشا ما مستا محمد تيغوتنكو ما بس في بيشنيارا أمريكي ريغري كرن لفقرات داعش وهروان شنا رولا إيرانيا نشنا درست كرنا هيكلك استخباراتي جبوي رجيم أسد يا هردمي دفيدري دا جبرش خالا كم بيجن بحثا كردات الدناهات كرن كود جبوي برجونديا كردا بيانجو بسود مندي أنجو بأريني جبوي كردا بقري تخل بحثا نا كردا ونا غيري كردا بحثا سوريا حميانا كري يعني بحثا مناطق سوري بتفاعي نهاية برجواندية مناطق سوري بتفاعي آرامياوي وقراوي سر عرضا درست كرنا
بنگهک ژیانێکە گۆ ئەم وڵاتکارە بتێدا بژی پشتی 8 ساڵ قەیرانەکە تەنگا بوو سەروی وڵاتیدا هاتیە بوو گچاوە دکتاتۆریەت نەمینت دەڤەرێ ئەو دکتاتۆریەتا گۆلدەڤەرێ ئیرۆهەیی چاوە تەسیرا خەڕۆلاوی لەسەر دەولەتی دۆروبەر تەڤەژی یعنی وێل سەر تورکیاژی هەبە و سەر ئوردنێژی هەبە و سەر هەمی وڵاتی دۆروبەرژی ئەv ڕۆلاوێ خراپیا گۆچی بووی و تەنگاویا گۆچی بووی فبەحسا مڵەتی سووری تەبایی نەهاتی کردن و یا ژمارە گرنگژی بڕاستی بەحسا کورداژی نەهاتێ کردن و تێکلی و دانوستاندن ناو ئەمریکانە و هێزین کوردیدا نه وەکو ئەنجومەن ئەجتیماعی کوردیدا حتا نەها تشتێکی وهاتشی نەبیە حتا نەها وەکو ئێمە تشتێک ژێ فێم دکن میلەفێ کوردی ڕۆژەلاتە ناویندا ڕیا جەنابێ سەرۆکی هێژای دای کاک مەسعود بارزانی حتا نەها ئەو پەیوەندی گەلویژی حتا ڕادەیەکی خورد و ئاستێکی بلند نەهاتێکردن پەیوەندی گەل هەمی بەرپرسێن کۆمەلێن جواکە سووری پێکهاتێن جواتا سووری بەر چ ئالیا بەژ نەهاتێکردن یعنی بەرژەوەندیە خۆ وەکو ئەمریکا دووارێکی سەر عەردێ هێز و بارەگای بنگەهی چێتکە هەروەسا ئەسمانیژی وای بریارێکی دێ گۆ ئەسمانیژی نەهێلێک و کەسێک عەدەلوان هێزێوێ بکە بەرژەوەندی خۆتەنێ وێ باشە مامۆستا ناودەولەتی چاوام ئارێ ئابووریدا چاوان نەفت و خێراتی منتیقی چ ڕێژی بێفرۆتن وێژی بەحس بکە ئەوژی نەب وڵاتی سووری ڕای چێدا خێر باشە مامۆستا محەممەد پێشنیارە ئەمریکا تایبەتە بە باکووری سووریەوە تا پارێزگایان دێرا زۆرەی ڕقا و حەسەکەی کووتکەی ناوچەیە جەزیرە ڕۆژاوای کوردستانی ئەو پێشنیارە ئەمریکی ئەگەر هات و کەتە بوارێ جێه بجێهکردنێدا وێ چ باندۆرە دۆزاگەلێ کورد کرد ڕۆژاوای کوردستانی و بەرەوەی ji بۆ چ چارەنویسێکێ بێ دۆزاگەلێ کورد ئەدبژم یعنی بەرژەوەندی ئەمریکا و هەڵوێستا ئەمریکا نەدیژی گەلێ کوردە نەدیژینەتەوە کوردیە نەخواستن مڵەتێکی ئاشتی خوازە و مافی خۆت خوازە وێ ڕۆلا خراپ لەسەر مڵەتی کورد دژایەتێکی نە ئەمریکا و نە رووسیاژی یان دەولەتی هێز سووریەدا ئەگەر دستورێکی چێکن ئەگەر چواری ڕێکەفتنێکی ناواندا چێبێ وێ نەگەرکی دژی مڵەتی کورد بێ بەلکینەوە گوگە ئەم دخوازن هەر تشتی گۆل هەروێستا کوردی بکن نە دژی مڵەتی کووردە وەضعی کوردیش بەری وەختی نیزامی پێشدەتر خراپتر نابێ بە ناگەر پاشداوی وەضعی کوردی چه حال بێ وێ باشتر بێ و پێشتر بێ بەرگۆ دوێ ئەزما سووریدا قەیرانە سووریدا کێشای کوردی بوو کێشایەکیش کێشایە سەرەکە هەندێک سووریادا ئەم کێشایە حتا چارەسەر نەبێ یعنی ئارامی سووریە بەگشتیدا چێنابێ حتا ئەم کێشە چارەسەر نەبێ دموقراتیەت و ئاشتی و ئارامی سووریەدا تەویدا چێنابێ ئێگۆ ئاشتی سووریەدا دخوازت بێ کێشای کوردی چارەسەر ببێ ئێگۆ دموقراتیەت خوازە ئێگۆ دستورەکە مەدەنی و شارستانی خوازە مڵەتی کورد مڵەتێکی بەشێکی بنگەهینەش جواتە سووریا و وەک هەمی پێک هاتی دی کێشایەوی هاتیە هەلدان سەر ئاستی ناودەولەتی ئیرۆ کێشایەکی گرنگە گرنگترین کێشایە ناو هەمی کێشەیە گرنگی سووریەدا یەگۆ ئالیێن ناودەولەتی و ژێر چاودێریا وڵاتی یەکگرتو گوبێن چارەسەرکردن یەکژی چارەسەرکردنا قسەکەیەکە کوردیە مەترسیا زێدە سەر قەدیا کوردی نینە دوێ وەکو ئەنجومەن نیشتیمانی کوردی ئەم پەیوەندی خەڵگەل هەمی ئالیان گەل ئەمریکانجی و گەل ڕووساژی و حتا بریارەوە ئەم فێم بکەن ئەم ناما خۆ بگیننەوە یعنی دانوستاندن گەل ئۆفیسێنوال هەر جەهەکیژی چێ وڵاتی کورد وەکو هێزەکە سیاسی وەکو بنگەهەکە گوت هەندێک ئۆپۆزیسیۆنە سووریدایی کاربێت هەمی وارادا بلێ و کێشای خۆبینە سەرمازێ باشە مامۆستا محەممەد اسماعیلۆکە تەدا خویاکردن و تو کێشەیە ئەمریکا و رووسیا لەگەل مافی کوردانی و لەگەر مڵەتی کورد نینە ئەمکارن بژنەوە کە دەرئەنجام ژێ پێشنیارە ئەمریکی لەگەر بکەوێ بوارێ جێبجێکردنێدا جۆرە ئۆتۆنۆمیەک و کورد لە ڕۆژاوای کوردستانی وەرگرن وێ هەی تشتێکی وەختی کورد ئەم تێدا و ژێر نەجاتپەرستیا ڕژێما سووری و نەجاتپەرستیا حتا تندڕەوێن هەندێک ئۆپۆزیسیۆنێدا وێ هەلوێستا ئەمریکاژی و یا رووسیاژی و یا ئالیە ناودەولەتی و ژیاوا چێتر بە دەرباری وڵاتی کورد بجا ئەو
ئەو شێوازێک گۆ بێ چێکردن شێوازێ ئۆتۆنۆمی بێ یا شێوازێ فدرالی بێ یا شێوازەکەی مڵەتێ مافێ مڵەتی کورد وەکو بەشێکی بنگەهین یا مهم ژمارە باوەری بە هەبوونە مڵەتی کوردی بنگەهین هەبێ دستورە سووری بێدانین ئادە دووە کێشایە سووری چارەسەر ببێ کێشایە سووری ببێ کێشایەکی ژوا کێشەی مڵەتی سووری بەگشتی نەبەش کێشایە کوردی تەنیە کێشایە کوردی سووریەدا کێشایە مڵەتی سووریە کێشایە وڵاتی سووریا سووریا ئارامی و تەناهی ناکەوێت تێدا گە کێشایە کوردی تێدا چارەسەر نەبێ و مڵەتی کورد ئیرۆ بەشەکەش مهمە و ئاکتیڤەش جواتە سووری بەگشتی چ دوارێ سیاسی دەبێت چ دوارێ ئابووری دەبێت چ دوارێ دەڤەری وەکو جغرافی منتیقا و کورد تێدا منتیقایەکی پێکەوە ژیانە کورد و عەرەب و سریان و کردان و ئاشووری هەڤرە ئەم پێکە ژیانیە ئەم تشتێکی گەلکی جێ گوهدانیە جەم هەمی ئالیە ناودەوڵەتی و دوێ واژی باشە مامۆستا محەممەد اسماعیل پرسە داوین پرس ئەوە بنارینەتە ئالیێن کوردی یان ڕۆژاوای کوردستانê bi tevahiya aliyan bê ku tunava destnîşan kiyan jî bême derê amade ne ku proseka bi vî rengên bêjin cora otonomiyekê birêve bin û bi hevbeşî wê prosê birêve bin اینجا قەدەرا مڵەتی کورد ئەوە دادیرۆکێ تەوێ دەژی فرسەتی گۆش دەسمە دەرباز بووی ناکوکیات ناو کوردادا و نایەکرێزیە مڵەتی کورد ئەوێ دایمەن ژێ کازاندیە وەژێ زەحمەتیاوی لە هاتی پێشیا مڵەتی کورد و دژمنێ مەژی ئەو ناسکریە دائیمەن شەڕێمە بێ نایەکرێزیە مڵەتی کورد دکە و سەرڤێ ئەکێ یعنی مڵەتی ماوەکو جڤاتە کوردی تەفدا هەوڵ دەدێ بۆ یەکرێزیک نامڵەتی کوردە چێ بێ ئەم سەر پرۆژەیەکی سیاسی سەر حەقێکی کوردی بێ ڕێکەفتن ئەم مینە سەر بان هەگەر ئەدبێژم بەلکی کورد خۆ بخەل هەف ناکن لێگو بەرژەوەندی ئەمریکا و رووسیا بێ حالێ و بەرژەوەندی خۆت جێبەجێ بکەن دەبەرێدا وێ شێوازێکی شێوازێ دانوستاندنێ و ڕێکەفتنێ ناوڵەتی کووردا بێ چێکردن ناو تەفگەرا سیاسی کوردیدا غەیری وێژی بەس دۆرە ڕۆلا چەکداری هەرە و ڕۆلا شەڕ و کوشتن و مەترسیە هەروێ مڵەتی کورد کارە بگوت ناخۆ بێژێ و پشتاوی حزبی بسەکنە وێ پارتیە وێ ڕێبازێ وێ خەتا سیاسی وی پرۆژێ سیاسی بسەکنێ ئەوێ بۆ ژانە نەتەوی سنگە ئێسانی کوردە پێکتینێ ئێگو داخوازێ مڵەتی کورد پێکتینێ ئەو تموحاتیوی ئەو خەباتە لە ماوەی 61 ساڵ خەباتە بێ ڕاوەستاندن ئەو پرۆژێ سیاسی مڵەتی ماوەی پشتاوی پرۆژەی بسەکە باشە مامۆستا محەممەد اسماعیل هەرچەندەم گۆ داوین پرسیار لێ پرسیارەکە دنجی هاتە هۆڵێ ئەوە بنەرینەتە سیناریوی هەری نێزیک ژێ ڕۆژاوای کوردستانێرە دەماک و پێشنیارە ئەمریکا وەرە بجێکردن وێ چ بێ ئەمریکان نمشتر بۆت نەگەلکی زەلالە یعنی تنکارە بێژە ئەلەوێ واب 1 2 3 4 لێ وەختێ ئەف بریارە ها بێ جێبەجێکردن ئەمریکان وێ شیکسێکی شێوازێ ئیدارێ وێ ئیدارەیەکی چێ بێ ئیدارەیەکە تێکەن بێجا ئەو ئیدارە چ شێوازیە هەنێکی مژاتی هەنێکی قالیبوون هەنێک نەزەلالبوون تێدا هەیە حتانە ئەمریکا نەدای خویاکردن ئالیە سیاسیرە گۆن و وێ ڕۆلاوی وێ ئیدارا بێدا حتاکی دەرەجێ دو مەسەلا ئاواکردنێ و ئاودانکردنێ ئەف ژی یعنی ناوەکو ئاواکردن ئەو دەڤەرەیە بەرێژی پروژه او دیدناوات بيجي بعربي التنميه المستدامه. التنميه المستدامه يعني هنك افو كهرباء وجعد ويتشتن وابيك بين اللي نحر تشتي. يعني افجي بروجي امريكا ذي مساله داب. مساله بوليس وحرس حدود وبان مساله هاي جو اشتغاليه في اداري واريكاريا في اداري بك تشوا او اداره حتى انها نزل على وبشي شكلي بشي وازي بيبك انين او شكل بوليس وشرطه جو شكرن واوجه حتى انها نقل كي زلاله لامريكان والسرموجه كي قال كي دريج وغوري برياره ناف دولتي بتر جنيف دا جيب وبهداري هنك تشتي خالد جو اسيتاناجي اف حردو تشوك من اولاش تغاليا خدغول ويفان حردو السر حدودا ابي بخويا كرن شوازي يعني او شوازي اداره جو بيش كرن روجلات سوريا دا والغوري هنك تشتي قول اسيتانا وهنك تشتي قول جنيف جي بين شكرن ومساله دستوري ودستوره كبيت شكرن الغوري ودستوري او يوري ببري وبريكفن وبيرا خصنا
او دستور هاوي علي ناب دولتي وهناك باسبور ناب دولتي وتدا كفن دوره انجمن اجتماعي كردي وتدا هب ورولا كيا باجي هب ورولا مناطق كرد وجواتا كردي حمي كارمندي خوا حمي باسبور وزاني خوا ودوره كوان هب في جاري مناطق كرد ندوري في اداره وبشكل المنطقه گەلێک سپاس بۆی مامۆستا محەممەد اسماعیل بەرپرسێ ڕێبەبەری پۆلیتبێریا پارتیا دموکراتا کوردستان سووریا کودری ئەسکای بە لەگەڵ من بوو. گەلێک سپاس مامۆستا. شاندێک ژە سەرکردایەتیا ڕێخستنێن پارتیا دموکراتا کوردستان سووریا لە پارێزگا دهۆکێک کۆژە ڕێخستنێن دۆمیس و لەشکرێن ڕۆژ و ڕێخستنا دهۆکێ پێک داتن لەگەڵ دەستگەهێ شەیدان کوردستانە سووریا شاقی هەرێما کوردستانی سەردانا گۆرستانە پێشمەرگەیان ڕۆژ لە شاخکێ لە دهۆکێکردن و وێ شاندەی فاتحە لەسەر گۆڕێن شەهیدان خوێندن بە بۆنەیە هاتنە جەژنە قوربانە پیرۆز. کەسێ ناوی پێشمەرگە لەسەر ڕێبازە بەرزانی کار و خەباتێ دکێ خزمەتا گەلێ خۆ دکێ لێبەلێ دژمنێ کووردا سەدێ ساڵە دژیتیا وی مڵەتێ هەکریە ئەو مڵەتێ کورد ئەوێ ئەو ژ وەکو مڵەتێ دنیای خوازە بگهێ مافێ خۆ ئارمانجا خۆ ئەو ژ وەکو مڵەتێ عەرەب وەکو مڵەتێ فارس وەکو مڵەتێ ترک وەکو هەموو مڵەتێ جیهانێدا خوازە بگهێ مافێ خۆ لێبەلێ دژمنێن کووردا ji ber maldariya coğrafya minteqa Kurd ji ber ew zêr û zîv û axa welatê Kurdistanê her Kurdistan dagîr kiriye dijminafiya miletê Kurd kiriye. Rastî piştî şoreşa Sûrî û pêşmergên qehreman evê îro sengerê şer de pêşmergê roj bi tîpê zêrîn navê xwedbîroka Kurdîtê de dest tomar kirin û ji ber welê zêdeyî 54 şehîd berxaka Kurdistanê de dan. بەری هەرچی ئەسەرساغیە ژمارباتی هەموو شەهیدی کورد و کوردستانی دەخوازم ئیرۆ مناسبە جژنا قوربانیەم هاتنە سەرمەزاری شەهیدێمە شەهیدی ڕۆژ پێشمەرگی ڕۆژ ئەوا شەهیدێ گۆ قەهرەمانی کردی بڕاستی سنگری شەریدا یەوەکو هەمبەری داعش سەکنین بەری حەجدێ سەکنین ئە پێشمەرگی گۆڕحێخوا گۆری خاکە وڵاتی ماکرە کوردستانی ئە پێشمەرگیها بڕاستیژی لە هەر دەری سادادی جەمۆ هەیە لە هەر دەری کارن ڕحێخوا گۆری خاکە وڵاتی خۆ بکەن ji ber vê yeke hînî em ku Partî Demokratî Kurdistan em her devera guh hebe em mînin wacibekî sermeya û şehîdekî me çi devera guh hebe em hene serdana wî şehîdê xwe bikin em sersariyê ji malbatê şehîdê xwe re dixwazin û em cejna Cenabî Serok Mesûd Barzanî em pîroz kirin cejna pêşmergî qehreman sengerê şerê her deverekî heyî. وڵاتیان بەژارێ قامشتوی ڕۆژاوای کوردستانی ڕۆژە یەکەیە جەژنە قوربانی چاوە بڕێبەبرن ئەمێ دەوێ دوای تایبەت بە ئارکی ببینن. به هەلکەوتە هاتنە جەژنە قوربانیە پیرۆز ڕێخستنە زاخۆیە پارتیا دموکراتا کوردستان سووریا سەردانە ماڵباتێن شەیدان کرد. ئیرۆ سەرێ سبەیە شاندەکژێ ڕێخستنە زاخۆیە پارتیا دموکراتا کوردستان سووریا بە سەرۆکاتی هۆشنگ سەمگەم ئۆرەندامێ کۆمیتە نەڤەندیە پارتیا دموکراتا کوردستان سووریا و بەرپرسیارە ڕێخستنە زاخۆیە پەدەکەسێ سەردانە ماڵباتێن شەیدن پێشمەرگەین لەشکری ڕۆژ کرد و جەژنە قوربانێ لە ماڵبات و کەسوکارن شەیدن لەشکرێن ڕۆژ پیرۆزکردن. شاندا پارتیا دموکراتا کوردستان سووریا هێویا سەرکەوتنێژە ماڵباتێن شەیدن لەشکرێن ڕۆژرە و شەیدن بزا بارزگاری خوازە گەلێ کورد ڕەخواستن.
پنابرن روجاوای کوردستان ین لکمپا دومیز دمینن روجا یکم یا جشن قربان درباس کرنو کامیرا ارکی سردن کمپی کرتا روشا وان جنزیک و بشوپینی صباح بخير حموكا عيدا بيروز صباح بخير بيروز از عيدا حموكا بيروزكم عيدا سرك برزاني واجب ميروز عيدا حموها بالين بيروز صباح بخير عيدا حموكا بيروز عيدا بيروز صباح بخير إيفارا حموكا بخير روز عيدا حميكا بيروزكم عيدا تبابخو بيروزكم عيدا بابخو ألمانيا بيروزكم گلکیش ایده هر کسی که پیروست کم ایده دی بابی خو پیروست کم و ایده هر کسی که مسلمان پیروست کم از ایده دی بابی خو پیروست کم ایده حواله خو پیروست کم ایده مسعود برزانی پیروست کم ایده هر کسی که پیروست کم پنابرن روجاوای کوردستان اروها لکمپا قوشتپای کو دمینن روجا یکم یا جشن قربان درباس دکنو کامیرا ارکیجی سردانه کمپی کرتا کو روشا و جنزیک و بشوپینه جوار بدی خویاکرن کو چاوا روجا کیج جشن بره ببرن جا سردما پیغمبر اسلام درود خوده لیبن تا دمانها کرد خودان رولا که مازنن ده بلاف کرن و پاراستناوی اولا پیروز ده گلک کسایتین کرد جهان اسلامی ده نافدار و ببان دور بون الله اکبر الله اکبر ji serdema Pêxemberê Îslamê dirûdê Xwedê lêbin, ta demaniha Kurd xwedan roleke mezin di belavkirin û parastina wê ola pîroz de û gelek kesayetiyên Kurd di cîhana Îslamî de navdar û bibandor bûn. Di serdema Pêxember de, Sehabî Cabanil Kurdî nîşana derbasbûna Kurdan ji bo ola Îslamê da û bi navê Ebû Me'mûn dihat nasîn ku kurê wî Meymun piştre bû yek ji veguheyzerên gotarên Pêxember. Yek ji navdartirîn kesayetiyên Kurd di dîroka Îslamê de Salaheddîn el-Eyyûbî bû. Korehê wî vedgerin devera Herîrê li Bakurê Hewlêrê û di serdema sedsaliya dozdan piştî zayînê sala 1138 zayînê bû serkirdê mezintirîn artêşa Îslamê û karî bû musilmanan bike yek bi awayekî taniha nehatiye dûbare kirin. Her wiha di serdema berê de Ibn Xelkan û Ibn Teymiye û Abdullah el-Nehrî û Seîd el-Newresî û Mahmûdê Hefîdê Berzençî û İsmaîlê Sîmko û Şêx Seîdê Pîran û Qazî Muhemed kesayetiyên herî navdar bûn di cîhana Îslamî de. Serbarî rolawan ya giring di warê siyasî û leşkerî de di xizmeta Pirsa Kurdî de û hewlên rêzgarkirina Kurdistanê û avakirina dewleteke Kurdî. Kesayetiya herî navdar di dîroka Kurdî ya nû de Mela Mustafayê Barzanî ye ku ji ber cîgehê malbata xwe ya oldar bi nasnava mela hatibûn naskirin. Bismillahirrahmanirrahim. La uqsimu bihadhal baladi wa anta hillun bihadhal baladi wa walidin wa ma walad laqad khalaqna al-insana
یک ji navdartirîn Qur'anxwînên kodengê wan taneha di wijdana musilmanan de maye û tê bihîstin li mizgift û malan Qur'anxwîn Abdulbasit Abdusamed bû. Li Rojavayê Kurdistanê gelek zanayên Îslamê yên Kurd dê navdar û bibantûr hene. Ji wan jî Şêx Ehmedê kurê Şêx Mihemed Emîn Keftaro ku yek ji nûjenkerên ramana İslamî û hoşyarî û nêzîkbûn di navbera mezhebên olî de bû. Keftaro ji dayikbûyê taxa Ruknidîn ya Şama paytexta Sûriyeyê ya Kopiraniya xelkê wê Kurdin di sala 1912 de dayik bûye. Keftaro di jiyana xwe de sê doktorayên şenazî wergirtin. Her sî duwarê zanistiya Ola İslamî de bûn û ji welatên Cakerta û Pakistan û Sudanê bûn. Serbarî sê wîsam Anko Midalî di heman warî de ku du ji welatên Pakistanê bûn û yek ji welatê Misrê. Keftaro bi sedan şagird fêrî zanistiya Ola İslamê kirin û hejmarek mezin ji wan bûn xweda navên diyar. Her wiha 4 caran Qur'ana pîroz şîrove kir. Serbarî hevdîtinên wî bi hemû serok û kesayetiyên cîhana İslamî û pêşkêşkirina şîretan ji bo wan. Keftaro gelek komît û deste û peymangehên navdar vekirin û piştre bû muftiyê Şama paytexta Sûriyê di sala 1951 de berî ku bibe muftiyê giştî yê Sûriyê û serokê Encûmena Fitwan li Sûriyê di sala 1964 de. Diyekê heyvanehan sal 2004. Keftaro koça xwe ya dawî kir û piştî merasîmeke behîdariyê mezin li komelgeha Şêx Ehmed Keftaro hat bi xakspartin. Ku ji wê demê taneha 8 pirtûk derbarê jiyan û karê Keftaro hatine nivîsandin. Her wiha ji zanayên Ola İslamê yên Kurd ku li Sûriyê jiyana xwe bi ser birin Şêx Mihemed Seîd Ramadan el-Bûtî bû ku yek ji lêvegerên İslamî yên navdar bû li ser astê cîhanê. Bûtî xwedan rêzeke mezin bû li nav zanayên Ola İslamê yên cîhanî û xelata Dubey weke kesayetiya sala 2004 hilbijartibû. Ew jî di gera xwe ya heştan de. Her wiha navenda İslamê ya şahane li welatê Urdunê di nav 500 kesayetiyên İslamî yên bibandor li cîhanê di hejmara 277 de tomar kir. Ew jî di sala 2012 de. Bûtî ji dayikbûyê gundê Çilîkayê Bakurê Kurdistanê ye. Sala 1929 lê ji sala 1933 lê gel malbata xwe berê xwe da Sûriyê û jiyana xwe li wir derbas kir. Bûtî 6 pirtûkên zanistiya şerîeta İslamî û tesewufê û felsefê û civakî û pirsgirêkên serdemiyê nivîsandin û xwedan fêrnameya doktora bû di şerîeta İslamê de û semînar li welatên cîhanî didan mîna Encûmena Parlemana Ewropayê. Hêjayê amajekirinê ku bûtî di rewşeke nediyar de di nav mizgeftekê de di teqînekê de jiyana xwe ji dest da di Newroza 2013 de û her du aliyên nakok li Sûriyê hev tewanbar kirin bi wê kiryarê ji ber ku bûtî zor caran ragihandibû ku ew ola xwe di ser netewa xwe re dibîne û alîgiriya rejima Esed kiribû. Ew jî di şoreşa Sûriyê de ya hîn li dar û di rojên dawî de yên jiyana wî hat zanîn ku ew ji alîgiriya rejimê cuda bibû û gumanek mezin hebû ku rejim li div terorkirina wî be. لا يتصدق بها أحد إنما الحقوق تؤخذ بالقوة دماء الشهداء يجب أن تكون قطراتهم سقيا لشتلات حقوقكم. Xala herî giring û navê herî giran buha di nav zanayên Ola İslamê yên Kurdên Rojava ew e Şêxê Şehîdan anko şehîdê Şêx Mihemed Meşûq Xuznewî. Şêx Meşûqê Xuznewî kurê Şêx Ezzedîn ji dayikbûyê sala 1958 li gundê Tilmarûf li başûrê Qamişlo û ji ber ku kurê herî nêzîkî dilê babê xwe bû navê wî kir Meşûq. Doktor Mihemed Meşûq Xuznewî zanistiya şerîeta İslamê di destpêkê de li ser destê bavê xwe fêr bibû û piştre li peymangeha şerîetê ya bapîrê xwe lê gundê xwe li tenîşt xwendina xwe xwend û piştre xwendina xwe ya bilind li Şama paytexta Sûriyê û ji ber zîrekiya wî û ciyawaziya wî di nav xwendekaran de ji aliyê peymangeha zanistiyên olî
للشام پایتەختا سووریە هاتشاندن ji bo Medîne Munewwera lê welatê Siûdiyê Kolewir mastera zanistiyên İslamî wergirt herwiha mastereke dî li welatê Lubnanê wergirt li ser lîkolînekê derbarî ewlehiya jiyanê di İslamê de û piştre fêrnameya doktora li welatê Pakistanê wergirt. Ji bajarê Idlibê li Sûriyê ta bajarê Qamişlo Şêxê Xiznewî pêşnivêjiya gelek mizgeftan û peymangehên şerîetiyê kir û navenda nûjenkirina Sunne ya xwendina İslamê li Qamişlo ava kir. Beşdarî di hejmareke kongir û sîmênaran li nava welat û derveyê wê kir û endamê hejmarek komît û komelgehan bû. Şêxê şehîdan li ser hêla bav û kalên xwe yê navdar birêket kokar li ser rêzgarkirina mejî li gor şerîeta İslamê dikir. Herwiha nûjenkirina olî û dûrxistina gumanan ya ku li dor mafan di İslamê de rû didin bi taybet pirsa Kurdî. Herwiha gîhandina pirsa Kurdî ji bo welatên derve û mêvandariya balyozên welatên Ewropa. Şêx Meşûqê Xiznewî kesayetiyeke netewperest bû û vedixwend ji bo mikurhatinê bi netewa Kurdî weke duwem netewe li Sûriyê û beşdariya Kurdan di rêveberiya civakî de, di hemû aliyên jiyanê de û mikurhatin bi ziman û rewşenbîriya Kurdî de. Baweriya milletê Kurd li Rojavayê Kurdistanê bi Şêx Meşûq dihat û karîzmayek wî ya taybet hebû di nav Kurdan de ji ber ku kar li ser yekîtiya rêzên Kurd dikir û ji hemû aliyên Kurdî ve nêzik bû. Serbarî cihê wî yê ciyawaz duwarên siyasî û rewşenbîrî û olî de. Şêxê Xiznewî raserî hejmarek astengiyan dihat ji aliyê rejima Sûriyê ve û rêgirî li pêş derketina wî ji bo welatên derve dihat kirin. Ta dehê heyva 5 sal 2005 ji aliyê endamên istixbaratê bi navê ewlehiya esmaniya rejima Esed hat revandin û di yekê heyva şeşan de di heman salê de dermêwiyê pîroz lê goristaneke bajarê Dêra Zorê hat dîtin û şûna işkenceyê li ser diyar bû û ew yek bû cihê şermezariyê ji aliyê millet ve. Di rêwresmên cenaze û bixakspartina Şêxê şehîdan Meşûqê Xiznewî nîv milyon kesî ku bêhtiriya wan Kurd bûn beşdarî kirin û ta niha salane ew roj tê vejandin ji aliyê Kurdan ve ku Şêx Meşûq bû yek ji stêrên navdariyên Kurd di dîroka Kurdî de. Di serdemeke nêzik de Televîzyona Sûriye ya fermî hejmarek nav hatin naskirin di pêşkêşkirina bernameyên taybet bi ola İslamê û cihê rêzê bûn li nav xelkê Sûriyê mîna Alaeddîn el Eyyûbî û Merwan Şêxo û Ednan Şêxo. Kurd di hemû warên zanînê de cihê wan yê diyar heye bi taybet di warê olî de ku xwedan rol û bandorin ji serdema Pêxemberê İslamî ve ta niha. Şêrînkîlo Ark. برێ بە داوی هاتنێ دووبارە سەرنووچە. سعود الملا سکرتێری گشتیە پارتیا دموکراتا کوردستان سووریا جەژنە قوربانێ لێ تەبایە گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانی پیرۆز کرد. شاندەکە پەتەکەسێ سەردانە کوردستانە شەهیدن لەشکەرە ڕۆژ لە شاقکێ کرد. ئەمریکا پێشنیارە دەبەرەکە دژفرێن لە سووریە دکێ. هەر شاد بن.